دەبێ بە ڕێزانجارێکی تر بەخێر بێنەوە بۆ بەشی سێم و کۆتایی بەرنامەی بەکراوەیی فەرموو پێش ناوبڕەکەت تۆ ویستی پرسیار بکەی. بڵێ ڤینۆس خان من ویستمەوە بڵێم کە یەکەم خاڵێکە زەربەی لە پێگەی سیاسی ژنی کووردا و پێگەی سیاسی ژنی کوردی زەربی سفر کرد لە دوای راپەڕین ئەحزاب بوو بینیمان کاتی ئەم ئەحزابانە دروست بوو ژنیان دابش کرد بەسەر چەندها ئەحزابە و بەداخەوە ژنانی سیاسی ئێمەش کاتێک کە ئەچنە پێگەیەکی سیاسی و ئەو مافە سەرەتاییانی کە تا ئێسێ ژنانی ئێمە لە کۆمەڵگەی کوردیا پێ و ئەناڵێن و تا ئێسێش ئەو مافانیان نەدراوەتێ ئەو ژنە سیاسیانە لەبەر خاتری مەساڵەحی حیزبەکەیان خزمەتکردنی حیزبەکەیان ئەو مافانەی ژنیان لەبیرەچێت ئیش بۆ ئەو مافانەی ژنان ناکەن بەداخەوە ئەبینین ئێمە لە زمانی زووا چەنەها ژنمان هەبووە کە شۆڕژگێر بوون وەکو حەبسەخانی نەقیب و قەدەم خێر و هەروە مەستورەخانممان هەبووە کە ئەگەر لاپەڕەکانی مێژوان هەڵبینەوە ئەم خاتونانە جنگاون دژی دوژمنانی گەلی کورد لە هەمان کاتە خزمەتیان بە کۆمەڵگەی کوردی کردووە خزمەتیان بە ژنانی کورد کردووە حەبسەخانی نەقیب لەگەڵ ئەوەی کە ژنێکی شۆڕژگێر بوو ماڵ بە ماڵ پاش کاری کای سیاسی ماڵ بە ماڵ ئەیا لە دەرگا و ناونووسی کچانێک کرد بۆ خوێندن بەڵام ژنانی سیاسی ئێمە بەڵێ ژنانی سیاسی ئێمە کە ئەچنە ئەو پێگەیە لەبەر خاتری کە ئیش بکەن بۆ ژنان و مافی ژنانیان لەبیرەچێەوە هەروەها پێش راپەڕین ژنانی کورد بە شاردنەوەی نامەیەک و گەاندنی نامەیەک شۆڕشیان کرد چەنەها خەباتیان کرد لەناو شارە مجازەفەی زۆر گەوریان کرد بەڵام بەداخەوە لە دوای راپەڕین ئەو ڕۆڵانە پیاوان کە منەی ئەیگەڕێنەوە بۆ پیاوان کارێکیان کرد هەر باز لە ئازایەتی و پێشمەرگایەتی پیاوانەکرێت باز لەو ئازایەتی ژنان ناکرێت. زۆر سپاس بێ بۆی تەنیشتە. سپاس ڤینۆسخان من سپاسانەکەم بۆ بەرنامە بەخراتنی هەرسێ بەشدار بوژەکەم من پرسیارەکانم ئاڕاستەی خاتون یاسخانەکەم لە پێشەوە زۆر گەشتبین بوو بۆی کە پێگەی ژن زۆر باشە لە ناو دەسەڵات و پەرلەمان و لە ناو کایی کۆمەڵایەتی ئەمڕۆی هەرێمی کوردستانە بەڵام لە دوای هەرخۆی پەشیمان بۆەوە وتی ئەو ژنانە بەڕاستی ئێمەیان شەرمەزار کردووە. من لێرە پرسیارەکەم بۆ نیازخان ئەوەیە ئایا دەوری ئەو چییە لە ناو حیزبەکەی خۆیە کە کاتێک ژنێک پێشنیارەکە بۆ پۆستێک لە پەرلەمان بێ یاخود لە دەستگاکانی تری حکومەتا بێ ئەمە پرسیارێکم. پرسیاری دووەمیشم وتی لە کۆتا لەسەر نیزامی کۆتا قسەی کرد وتی من لەگەڵیان نیم پیاوێک ژنێک جێگەی پیاوێک بگرێتەوە بەڵام ئەوەی کە زۆر جێی سەرنج بوو لە دوای کۆنگرەی یەکێتی خاتونێک جێگەکەیان نا بە پیاوێک کە هاواری لێ هەڵسا ئەگەر لە پەڕی ڕۆژنامەکانە خوێن بێتەوە بۆ ئەمەیان چی ئەڵیت؟ باشە سپاس. لێرەشەوە بزانام یەک دوو پرسیار ما بوو بەڵام زۆر بە خێرایی بۆی کات ببەخشین بە میوانەکان وەڵام بنەوە. فەرموو. سایر محەممەد خوێنکار پرسیارێکمەیە لە خاتوچی من کەوتی جارێ زووە کە بڕیار لەسەر بزوتنەوەی گۆڕان بیرێ بۆ ئیشکردن لەسەر لە بواری ئافرەتە بۆ ئیشکردن بۆ ئافرەت ئەی لە ماوەی 2 ساڵە بزوتنەوەی گۆڕان نەیتوانی هیچ ڕێکخراوی بۆ ئافرەتدا بمەزێن ئەی پێشبینی چەند ساڵی تر بکەین کە بتوانێت بیکە؟ باشە بێ بۆی تەنیشتە بێ زەحمەت. بەڵێ سپاس شاجان محسین دەستخۆشتان لێکم بۆ تۆرەکەتان بەڵام بەڕای من ئەو ئازادیەکی تاوا دراوە بە ژنان بەڵام خۆیان نەچوونەتە ینی خۆیان ئیش ناکەن بۆەوەی کە ببن بۆ شتێک کە خۆیانیانوێ یان لەناو عیلەکەیانان کولتور ڕێگەیان لێگرێ هەر ئەمەیە. زۆر سپاس. بیە بم بێ زەحمەت. سوپاسدانەکەم من لە نیازخان ئەپرسم ئایا کای سیاسی تا ئێستا لای پیاوان بڤە بێ لە جەناب و پێوان نییە سیاست قۆرخ کرابێ لە بینی دوو حیزبی دەسەڵاتە کە حکوومەتی پێکەنابێ ئەو ژێکێتی و پارتین ئایا ژنان چی بکەن؟ بیە بەو بەڕێزە دوا پرسیار و بۆی بچینە لای وەڵامەکان. من وەکو خوێندکارێک بم بە ڕێزانەڵم ئالێرە هەمووی بەس ڕق ناگرێت هەموو شتەکانەکەتە سەر ملی حکومت ئەی ئایا بۆ خەڵک خۆی هەوڵ نایە چاکسازی لە خۆی دەست پێ بکە اینجا بیکاتە سەر ملی حکومت و تەنها چاکسازیش بە حکومت ناگرێت چکە لەبەرەوەی ئەم هەموو خەڵکە ینی هەری کەوت چاکسازی لە خۆی بکات ئەتوانێت بیشیگەنەوە. دەست خۆش. باشە ئەگەڕینەوە بۆ وەرگرتنی وەڵامەکان بەڵام ئەوەی کە سەرنجممە پرسیارەکان زۆربەی زۆری ئاڕاستەی چیمەنخان و نیازخان کراوە منیش پرسیارێک ئاڕاستەی بێخاڵخانەکەم و ئیتر لەگەڵ بە بڵێن قسەکانە کۆی پرسیارەکان وەڵام ئەینەوە بەڵام سەرەتامێ وەڵامی پرسیاری ئەو دوو خاتونە بەمەوە کە پرسیاریان کرد بۆ چی پیا و نەهاتووە بەڕاستی
بەداخێکی گەورەوە ئێمە بە زۆر کەسمان وتبوو زۆر کەسمان بانگهێشت کردبوو بەڵام بۆ نەهاتن نازانم تەنانەت حەزەکەم ئەوەش زۆر بە ڕاشکاوانە بڵێم پێش بەرنمەکە خۆشتان بینیتان سێ پیاو هاتبوون وتیان لەبەرەوە ئێمە سیانین کەمین ناینە ژوورەوە دانیشین هیوادارم بۆ بەرنمەکانی داهاتوو کە بابەتی تایبەت بە ڕاستەکەی بەس من تهدیدم نەکرده بوو بڵم پیاونێت ئێوە خۆتان نەتان نەهاتوون ڕاستەکەی بەڕێزە لە سیدی ئۆی ئێمە کە پەیوەندیمان بە سیدی ئەوە کردبوو نەمانوتە بوو ژن بنێرن وتمان باشە زۆر دەستە خۆش بێ و منیش پێم خۆش بوو و پرسیار و ئەو تێبینیە بێ خاڵخان دەمێ پرسیارێک لێ بکەم زۆر بە کورتی وەڵام بەرەوە بۆی کاتەکە بەش بکە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بەڕێزێ لە سەرکردایەتیە گرتووی ئیسلامیایی تۆ هیچ کاریەگەرێک لەو حیزبا هەیە یاخود ڕاست باشتر وایە بڵم تۆ توانیوتە تا ئێستا هیچ گۆڕانکاریەک بکەی هیچ بڕیارێک بدەی هیچ کارێگەرێک هەبێت بە نەرێنی و ئەرێنی لەسەر هیچ بڕیارێکی پیاوانە لە حیزبەکەتا بێگومان نەک تەنها خۆم بەڵکو لەگەڵ دەستە خوشکەکانمان لەسەر کردایەتی چونکە من هەم خۆم تەنها نیم بێگومان کاریگەریمان هەبووە هەر لە ڕاستکردنەوەی تێڕوانینی پیاوان بۆ ڕۆڵی ژنان بۆ بەشداری ژنان چونکە ڕاستە ئێمە زۆرێک لە پیاوانی ناو حیزبەکەمان پشتگیرمان بوون هەر لە تەنانەت لە ناوی دەستەی دامەزرێنەری حیزبەکە و کە ئیجازە تەقدیم کراوە ژنی تیا لە یەکەمین کۆنگری دامەزراندنە هەیە لە 96 لە سەرکردایەتیە هەندیارەوە هۆشیارێکی گەورەی لای پیاوانی ئەو حیزبە چونکە ئەگەر پیاوان دەنگنێن بێگومان ژنان ئەوەنە نیسبەتەکەیان بۆ شێوەیە لە کۆنگرێتە ژنان بچنە سەرەوە بەڵام لەگەڵەوە شەهرەتوان بڵێم ئەندام هەیە کە هێشتا نەگەشتوتە ئاستیەوە کە قەنەعەتی تەواوی بە ڕۆڵی ژن هەبێت توانیمانە پێگەی خۆمان بسەلمێنین و کاریگەریمان لەسەر جەم ئەو گفتوگۆ و بڕیارانە هەبێت کە کراوە لە سەرکردایەتیە ئێمە ژۆک و هەر تاکێکی تری ناو سەرکردایەتیە هیچ جیاوازێکم نەبینیوە لە نێوان ئێمە و پیاوانە لە سەرجەم ئەو شتانێ بۆیە توانیمانە ئەتوانم بڵێم ڕۆڵی خۆمان گێڕاوە لە سەرجەم مەسەلەکانە لە سەرجەم بڕیارەکانە ئەو خوشکە بەڕێزە پرسیارێکی ئاراستی من کرد کانی خان بەڕاستی من نەموت ژن هەر تەنها ئەبێ دەنگ بات بە ژن نەخێر دەنگدان لەسەر ئەساسی لێهاتوویە بەڵام ئایا ئەو هەموو لیستە ئەو هەموو ژنەیتیایە یەک ژنی لێهاتوویتیانە بوو ئەم خەڵکە دەنگی پێبا وەکو خۆمان بینیمان لە ئەنجومەنی نیشتیمانی عێراق تەنها 16 ژن بە حەقی خۆیان چوون کورسی پەرلەمانیان بەدەستهێنا ئەوەندەی تری یعنی کە ڕێژەکە پڕکرایەوە کە ئەبووایە هەشتاوێک کورسی بێ ئەوەی تری بە کۆتا پڕکرایەوە ئێمە کێشەکە لەویایە کە بۆچی ئایا ژنانی لێهاتووش هەن بەڵام بۆچی خەڵک دەنگیان پێنایە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ نزمی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی باشە زۆر سپاس فەرموونی یاسخان ئەگەر بتوانی وڵی داوای لێ خێرایی وەڵامی هەموو پرسیارەکان بڵێ لەوانەیە تێکەڵاوێک دروست بێت لە وەڵامەکانمان چونکە پرسیارەکان زۆر بوون و من تەنها جوابی و پرسیارانش نایەمەوە کە ئاراستی من کراوە من حەزەکەم تێبینیم لەسەر ئەو معاناتەش هەبێت کە خاتونەکان لێرە دەریان بڕی چونکە بەڕاستی کاتێک ئێمە باز لەواکەین بۆچی تا ئێستا وەک پێویست ئەو دام و دەستگایانە دروست نەبووە کە ئەرک بەرپرسیارەتی ناو خێزان لە کۆڵی ژن کاتەوە لەبەرەوەی ژن تا ئێستا بڕیاری نیاوە کە ئەوە ئیشی ئەو نییە ینی ئێمە خۆمان لە بوارەکانی کارکرد نبینین ژنەکە پێڵێ ئەوڵە مناڵەکەم نەخۆشە نایەمەوە بۆ دەوام باشە مێردەکە دیجازەی کردووە مۆڵەتی وەرگرتووە نەوەڵا بۆ یعنی سێ ڕۆژ نەخۆشە بۆ تۆ سێ ڕۆژ بە دیارەوە بێ ئێبا ڕۆژێکی ئەو بێ ڕۆژێکی تۆ بێ یعنی ئەمە خۆی لە خۆیان لێرەوە دەست پێکە لە خودی تاک و بە تایبەتی ژنەوە و لیادیشتان نەچێ خاتونانێمە وتمانێمە لە دوو کێبڕکیان کێبڕکەمان لەگەڵ کۆمەلگا و هەنگاونانی کۆمەلگا بەرەو مەدەنیەت و خاڵی دووەمیشان کێبڕکەمان لەگەڵ ڕەگەزێکی بەرامبەرمانایە کە لە کایەکایە کە ئێمە پێویستە خۆمان بگەینەوە بە ئاسی ئەو هەمووشمانە زانین ینی لە خۆمە بە درێژای مێژوانە بۆ لە سەرەتای ژن لەو پێگەی پیاوانە بووە بەڵام ئەوان بە ساڵانێکی زۆر گەشتنەوەی کە پێشمان بنەوە ئێستا هاتوونێتەوە هەردووکمان گەشتونێتەوە قەنەعاتێکە کەسمان بێ کەسمان ناژین و با بە یەکسانی سێری یەکتری بکەین لەبەرەوە ژن تا ئێستا بڕیاری نیا و ژن تا ئێستا داواکارەکانی خۆی دیاری نەکردووە سەبارەت بە پرسیاری تێبینەکانم لەسەر 8 مارس من خۆم یەکێکم لەوانەی کە وازم یەکەم جار بەزم ساڵ بۆ 8 مارس چاوپێکەوتم لەگەڵاکرا و پێشم کە چاوپێکەوتنیشان لەگەڵا کردم پێم پێم نەڵەن پیرۆزبایی باسی پیرۆزباییم لەگەڵانەکەن ئەگەر 8 مارس ئاماژەی بۆ هەر شتێک ئاماژەی بۆ ئەوەی کە ئێمە کۆمەڵە هەنگاو هەیە پێویستە کاری لەسەر بکەین کۆمەڵە مافەیە پێویستە ئێمە ئیشی لەسەر بکەین و بەدڵنیاییەوە بەڵام ئەوە تاکەکانن هەرێکە بە ئارەزوو خۆی کا لەسەرەواکە
بەڵێ کەناڵەکە زەنگ بەڕێزەکەم مەبەستمان کەناڵەکان ئەو کە ئەوانی لە کەناڵەکانان ئەوانەی کە لە هەر جێگایەکە بن ئێمە گلەیان لێکەین تاکی کۆمەلگایەکن کە لەسەر کەلتورێک پەروەردەکراون ئەو کەلتورە ناتوانانی لەوانەیە ئەو کەناڵی کە ئەوان نووسێ ئەو تاکەی کە لەو کەناڵەیە ئەوەی نووسیوە تا ئێستا نەیزانیوە چیرۆکی هەشتی مارس چیە ئەمانە گەڕێتەوە هەموو کەسێ هەموو کەسێ پێویستی بە ڕۆشنبیریە هەموو کەسێک نەک تەنها کەسێک و دوان و شوێنێک و دوان بەنسبەت پرسیارێکم لێکرا سەبارەت بۆی من جیاوازی هەبووە لە قسەکانمە من بە پێچوانەوە نایڵم جیاوازیم هەبووە من وەڵامی پرسیارێکی خاتوڤینۆسمە یعنی دەواازەکان کراوەتەوە بۆ ژن من ئەڵێم بەڵێ کراوەتەوە کە کراوەتەوە گەشتبینم بەرامبەری چونکە بڕوامی تەواوم بەوە هەیە کە ئەگەر بێت و ژن تا نەچێتە بواری پراکتیزە تا ڕۆڵەکان تاقی نکاتەوە تا هەنگاوەکان نەنێ وەکو چۆن مناڵە سەرەتا خەرێکی تاوتێت دارەدارەیە هەتاکو سێ چوار جار نەکەی و هەڵنەسێتەوە فێر نابێ بوونی ئەو دەواازانە بوونی ئەو دەرفەتانە واکە ژنەکان زووتر فکریان گەشە بکە و بتوانن خۆیان پێ بگێنن بەڵام لەبەرەوەی دەرفەتەکان بەڕاستیش ئێڵم زیاتر پیان بەخشراوەک لەوەی کاریان بۆ کرد بێ تاوان بە زۆرینە پێی بەخشراوە نەک ینی تاک هەیە لەسەر ئاسی تاک ژنان هەن کاریان کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو مافانێکی ئێستا بە زۆرینی ژنان دراوە پێی دراوە بەبێ بزانێ بۆ ئەمە وای کردووە هەندێک جارەگەر بیرتان ما بێوتم هەندێک جار ژنی تیاکەوێ کە شەرمەزارە بین ئێمە لەبەر لە ئاسی پێویستیانیانێکیش بین بە چیمەنخانیش هەندێک وەڵام باتەوە دوایی ئەگەڕێمەوە بیرم چێتەوە بەڵێ من دوو وەڵامی محەدد ئێمەوە دوایی بە گشتی باسیوانەکەم ئەو بە ڕێزی سەرۆکایەتی زانکۆ لەوانەیە لە سەرۆکایەتی زانکۆ خەڵک دەرنەکرابێ بەڵام بە تەکید خەڵک یانان بڕاو کراوە یا لە پۆستەکەی لابراوە و ئێمە هەر کەسێکمان هەیە بەو ئیشی لەسەرەکەین و حکوومەتیش ئاگدارە ئەو حکوومەتەی کە لە دەسەڵات پێکاتوە بەڵێ دووەمینیش ئەو بەڕێزی کەوتی ڕێکخراوی ژنان ئێمە خۆمان شتەکە دراوتە دەست ژنانی هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان ئێمە لە مشت و مڕی ئەوین ئایا ئێمەش ڕێکخراوێک دروستکەین بە هەمان شێوازی ڕێکخراوەکانی کە یان نا بەڵام ئێمە ئێستا بۆ نمونە دابەشی جوگرافی ڕێخستنەکانمان کردو بە سەر 25 بازنەیە لەم نیسبەتە لە سادا 20 ژنەکانی لە ناوەندی بڕیاریان وەکو یەکەم مەرحەلە بەس ئەوەشمان کردو تا ئێستا قۆناغەکانی ترمان تەواو نەکردووە وە بە شێوەیەکی گشتیش ئەڵێم ژن و بەشدیاری سیاسی وەکو بەڕێزێک گوتی شەر نییە لە حیزبەکانە بێ ئەم مەفهومە لە لای ئێمەیە ئەگینا زۆر بواری ترەگرێتەوە بۆ نمونە چەند قازیت هەیە لە ژنە لە وڵاتەیە چەند بەڕێوەبەری گشتیت هەیە چەند قایم قامە هەیە چەند مدیر ناحیەت هەیە چەند سەرۆکی زانکۆت هەیە چەند سەرۆکی بەشت هەیە ئەمانە هەمووی ناوەندی بڕیارن کە ژنتیای بێ گینا حیزب وەکو بەشێک لەوانە کە پاڵپشتی ژنەکە و کە پێگەیەک بۆ ژن دروستەکە و یەکێک لە خاڵەکانی تر ئەوەیە بێگومان ژن ئەگەر من تێنەگەیشتم چ درگایەکی بۆ کراوەتەوە ئەگەر هەندێک کۆتایە هەندێشتی بۆ دانراوێ بەڵام دنیایەک معانات و گرفتی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سیاسی ئابووری هەیە ژنی ئێمە پێگەیەکی نییە وەکو ئەو خوشکە باسی کرد لەوانێت تاک ژنێک هەڵکەوت پێ لە مێژووی ئێمە وەکو حەبسەخان ئەمانە ڕاستە خۆیان کاریگەریان هەبوو خۆیان بەتوانابوون بەڵام پێگەی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی هەبوو بۆ ئەم ژنانە کە لەبار بووە و ئەوەی کە لە هەندێک لە حیزبەکانی شاسەیرێکن ئەو ژنانی کە هاتوونە حیزبەکانەوە زۆربەی ئەو ژنانی کە ئێستا پلەی سەرکردایەتی یا پلەیتریان ناوتێ شێوەیەک لە تەوریسی دەسەڵاتی پێوە دیارە بەشێکن لەوانی کە لە ڕێگەی پیاوەکانی بنەماڵەکەیانەوە هاتوونەتە ناو ئەوانەوە ڕاستە ژنانێک لەوانەیە خۆیان زۆر خەبات بکەن بۆیە بگەن زۆر کەم ئەو ژنانە جیان ئەکرێتەوە لە هەموو حیزبەکانە ئێمە چەند ساڵە لە ناو حیزبەکانین بەڵام پێم بڵێ ئەو ژنانی ئێستا ئەم جارە لە سەرکردایەتیان چەندیان بە تەوریسی دەسەڵات نەهاتون چەندیان لە ڕێگەی بنەماڵەوە هینەوە نەهاتون ڕێژەیەکی زۆر کەمە ئەمە معاناتی ئێمەیە کەواتە ئەوەی کە ئێمە خۆمان خەباتی بۆکەین کە سیستەمێکی دیموکراتی بێ هەموو تاکەکان مافی هاوڵاتی بنوەکو بێ خاڵوتی ئەم مافە گرنگە بدرێ بە هەموو کەس لە دەنگانە وەکو بەڕێزێک ئاماژەی پێکرد ڕاستەکە مافی دەنگانیش لە ژن سنراوەتەوە وحتا هەندێک دەسەڵات هەیە لەم دەسەڵاتە نەیکە سیستەمی زاڵ یا سیستەمی شمولی پەیڕەوەکەن ئەم دەسەڵاتانە بوار بە بەشداری سیاسی ژن نایەن ئەڵێن وای خوێنەوە لە ڕێگەی مێردەکەیەوە یا لە ڕێگەی باوکێوە ژنەکە خوێندنەوە حتا بۆ مافی دەنگانیش لەواز لەو ژنە بێنە ئەوە مێردەکەی دەنگمان پێ یا براکەی دەنگمان پێ ئیتر خۆشی ئۆتۆماتیکی ئەبێ دەنگمان پێبا کەواتە ژن وەکو تاکێک وەکو سەرجەم هاوڵاتیانی تر پێویستە مافی هاوڵاتی بوون و هەموو ئەو مافانەی لە سیستەمی دیموکراتی لە وڵاتانە هەیە
ئێمە بۆچی وەکو وڵاتان نین بۆچی لە وڵاتان کەسێک حتا ڕەشپێستە یا کەسێکی ترکە بە توانای خۆی پێگا ئێمە ئەوانەمان کەمە لەبەرەوەی ئەوان دەمێکە سیستەمی ئەو وڵاتانی بێگومان کە لیبرالن سیستەمی سیاسیان سیستەمێکی دیموکراتیە هەموو تاکەکان بەبێ جیاوازی سەیری توانایانەکە سەیری کەفاەتیانەکە سەیری ئەویانەکە چەند بۆ ئەو ئیشە شیاون کەستی شیاو بۆ شوێنی شیاو بۆیە ئەوان ژنەکانیشیان کە وەزیری خارجین یا لە پۆستی تران پۆستی باڵاتر و ئەوانان سیرەکەی خەڵکانیەکەن کە هەم سیستەمەکە جێبەجێ ئەەکەن لەلای ئەو سیستەمە سیاسیە کامڵە جێبەجێەکەن لەلایەکیشانەوەکو خۆیان لە شوێنی شیاوادا ئەندێن ئەمە بێت جگەلەوە ئەوە ئەو وڵاتانە چەندین ساڵە بە پەیمانە نێودەوڵەتیەکانەوە پابندن ئێمە زۆر دوای ئەوانە کەوتوین ئەوانە لە ساڵی 45 کە لە سان فرانسیسکۆ باسی جیاوازی ژن و پیاوەکە لە ساڵی 75 کە باسی ئەوە کە ژن و بەشداری سیاسی و کە هزار ژن بەشدار بووە لە ساڵ هەفتای ژنی وڵاتان بەشدار بۆ ئێمەی کورد لەو کۆنفرانسانە بەشدار نەبووین ئێمە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی شاکە پێم وایە لێرانە ئیمزا لەسەر ئەوە کراوە کە ئیمزا لەسەر جارنامەی مافی گردردونی کراوە ئیمزا لەسەر هەندێک ڕێکەوتن نامەکراوە بەڵام تا چەند ئەم سیستەمانە پێوەی پابند بوون لە مەسەلەی ژنە و ئەوە نەبێ کە بەس یەک خاڵم ماوە ئەوە نەبێ کە دەنگەری ژن زۆرە لەم هەرێمەیە ئەوە نەبێ کە حسابی ئەواکەن کە دەنگەری ژن هەیە و لە قائیدەیە ژنان هێک هەیە باوەڕت بێ ئەو خوێندنەوەیشیان نابوو بۆ ژن زۆر لا حیزبەکان زۆر لەم سیستەمەی ئێمە لە بواری ژنانە من ئەڵێم لە دوای ڕاپەڕینەوە ڕاستە هەموو کۆمەلگا شێوە پێشکەوتنیەک یا شێوە گۆڕانکاریەک بووە بەڵام لە بەرامبەر بەژن بێگومان ناکامل بووە ئەو سیستەمانە بەرامبەر بەژن پێگەی خۆی نەیاوە تێوە ژنیش کە بۆ ئەوەی بێتە مەجای سیاسی و پێویستەکە پێگەیەکی ئابووری باش پێگەیەکی سیاسی باشی هەبێ و ئەو ژنشکە لە انتخاباتە خۆی هەڵبژێری ئەگەر ئەم پێگانەی نەبێ بۆچی ژن لە انتخاباتە ئەو دەنگی پیاو ناهێنێ ئەم پێگانەی نییە یان ئەو پەیوەندیانەی نییە دەست خۆش فەرمو بێخاڵخان ئەگەر وەڵامی هەندێک تعقیبم هەبوو لەسەر تعقیبەوە بە ڕێزانە یەکیان ئەوەیە کە ئەوەی پەیوەستە بە خودی کەسێتی ژن خۆیەوە سربەخۆبوونی ئیرادە زۆر گرنگە لای ژن دروست بێت دیارە ئەوەش هەر لە وەعی و لە خوێندنەوە و لە سەقافەوە دروستە بێ بەداخەوە وڵاتی ئێمە چەند بەدەست نەخێنەوەریەوە ئەناڵێنین ئەوە نەش بەدەست نەخێنەوەری ڕۆشنبیریەوە ئەناڵێنین وەکو بڵێ ئومیەیەکی ثەقافیش هەیە زۆرێک لە دەرچووی زانکۆ پەیمانگاکان هەمان ئەو هەمومە و مەشغوڵیان هەیە ئەو شتانی کە سەرقاڵیانەکە جیاوازێکی نییە لەگەڵ کەسێکی تر کە بۆ نمونە بڕوانامەی نییە دیارە لە بەداخەوە کە ڕۆشنبیری و بڕوانامە لە وڵاتی ئێمە هاوڕێک ناڕوە لەگەڵ هەموو بەرزبوونەوەیکی پلەی بڕوانامە پێویست وایە ڕۆشنبیری ئەو تاکە زیاد بێ هەم هەڵگرتنی خەمی میلەتەکەی زیاتر بێ هەوڵدان بۆ چاکسازی و گۆڕانکاری لە وڵاتەکەی زیاتر بێ بەڵام سیرەکەی ئەویش هەمان هەموو غەمێکی ئەو کچەی هەیە کە تەنانە دەچۆتە بەرخێندن ئەوەش بەڕاستی کێشەیەکی گەورەیە دوای ئەوە سربەخۆنەبوونی ئیرادە لای ئافرەت و ئەکا کە بکەوێتە ژێردەستی کەسانی ترەوە بە تایبەتی پیاوانی بنەماڵەکەی وەکو باسی دەنگدان کرا لە نامەیەکی دکتۆرایە کە باسێکە دەربارەی ڕۆڵی ئافرەت لە بەشداری سیاسی کە لە زانکۆی سەلاحەدین کراوە یەکێک لە پرسیارەکان ئەوەیە ئایا دەنگدەر چەند بەویستی خۆی دەنگیاوە لە ساڵ 85 لە پیاوان بەویستی خۆیان دەنگیانەوە بەڵام لە ساڵ 68 ژنان دەنگیانناوە چەندێک کە بڕیاری خێزانە دەنگ بۆ کێبەی لە ساڵ 14 پیاوان بە قەراری خێزان دەنگەیە بەڵام لە ساڵ 31 ژنان بە بڕیاری خێزان دەنگێن بۆ لانی کە ئەیانەوێ ئەمەش خۆی بۆ خۆی جارێکی تر ئەو مؤشیرەیە کە ژنان ئیرادەیەکی سەر بە خۆیان بۆ خۆیان جارێک نییە هۆشیاریان نەگەشتۆتە ئەو ئاستا زۆر باسیش لەوا کرێت کە ڕێکخراوەکانی ژنان پاشکۆی حیزبەکانن لە کوردستانە منەڵێم نەک تەنها ڕێکخراوەکانی ژنان هەموو ڕێکخراوەکانی تریش بە هەمان شێوە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەو هەلومەرجی کە هاتەکایەوە ئێمە نەمانتوانێت وڵاتانی پێشکەوتوو سوودی لێوەربگرین ئەو کەرت و پەرچکردنەی چین و توێژەکانی کۆمەلگا تەنانەت لەسەر ڕێگنەکەوتن لەسەر ناویش ئەوە تا گیر بەدەستەوە خوراوەکە ئەنجومەنی باڵای کاروباری ژنان ناو بنرێکی نابێ ناوی ژنان بێ نابێ ناویشی ئافرەتان بێ خانمانیان بۆ داناوە لیژنەی ڕۆژنامەنووسانی مێینە گیریان خوارد لەبەرەوەی ژنان نەبێ ئافرەتان نەبێ مێینەیان بۆ دانا یعنی بەڕاستی حەقە ئێمە ئەم قۆناغە تێپەڕێنین لەم لە سەرەتای یعنی سەدەی 21 تازە ئێمە لەسەر ناو شەڕمانە بۆ شەڕ لەسەر ناوەڕۆک نەبێ بۆ شەڕ لەسەر باشترین پرۆژە نەبێ ئەتوانم بڵێم شەڕێک بە معنای مەدەنی ململانێ و منافەسە و کێوەرکێ لەسەر و ئاستە نەبێ ئەمە وای کردو کە ڕێکخراوەکان پاشکۆی حیزبەکان بن من یعنی تێبینێکیشم هەیە لەسەر ئەوە کە بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان هەمویان پاشکۆی حیزبەکان نین ڕێکخراو هەیە ڕاستە کە ڕەنگە حیزبەکەی بەکاری بێنێ بۆ کۆکردنەوەی دەنگی ژنان لە هەڵبژاردنەکانە یان بۆ جێبەجێکردنی
تەواوکردنی پرۆسە و پلانەکانی خۆی لە ناو توێژی ژنانە بەڵام ڕێکخراویش هەیە ئەتوانین بڵێن وعیەکی باشی سەبارەت بە ژنیاوە بە پیاوانی حیزبەکەی خۆ ئێمە پێویستیشمان بەو لینکە هەیە ئێمە ناکرێت خۆمان دابڕنین لە پیاوان و بە هەموو شێوەیەک هەموو شتەکانمان جیابێ نەخێر ئەو ڕۆڵە تەواوکاری کە ئەمانەوێ ژن و پیاو بیبینن بەیەکەوە یەتەکایەوە خاڵێکی تریش کە زۆر ئاماژەی پێکرا ئەوەیە کە و بن بە کێشەیەکی زۆر گەورەشی ئەبینم کە زۆر جار بەداخەوە یعنی ئیرەی بردن بە سەرکەوتن هەیە لە ناو ژنانە لە ناو خودی تاکە حیزبێکیشە هەیە ئەمە واکە ژنانی لێهاتوو نەچنە پێشەوە ئەوەندەی کە کۆمەڵێک کێشە و گرفتی ناوخۆی حیزبەکە ڕەنگیش یاوەتەوە لەسەر ژنان تەنانەت سەرنەکەوتنی ژنان بۆ سەرکردایەتی و مەکتەب سیاسی بە تایبەتی دوو حیزبی دەسەڵات لە دوای کۆنگرەکانی خۆیان لەسەری ئەنووسن ژنان و کەسایەتی ناو ئەو حیزبانە کە ئەوە خاڵێکە ئەو ئیرەی بردن و وەکو بڵێ پێخۆش نەبوون بۆ سەرکەوتن لێهاتووی کەسێکی تر ئەو وای کردووە کە ژنانێک نەچنە پێشەوە کە توانە و لێهاتوویان هەیە کە هیوادارم لە داهاتووە ئێمە شوکو ئەو قۆناغە گواز ئینتیقالی کە پیاتیە بەڕیم بتوانین ئەم شتانە تێپەڕێنین و باشتر خزمەتی خۆمان و ژنان و حیزب و کۆمەڵگاکەمان بەڵێ باشە ئەمەوێ دوجار لەبەرەوەی کاتەکەم زۆر کەمە دوا پرسیارم لە هەر سێکتان بکەم ئەگەر بتوانن بمبورە یەک دوو پرسیارە و خاتونە بەڕاستەوخۆی ئاراستی کردم وەڵام نایەوە یادم چوو بوو زۆر خاڵ یەکەم سەبارەت بۆی کە من باسم کرد کە زۆربەی ژنەکان لە ناو گۆڕانە سەر بەیەکێتی بوون مەبەستم چالاک هەڵسوڕاوەکانی پەرلەمانیان زۆرینەی ئەوانە وتیشم زۆرینەیان بەڕێزێ لەوانێ و هەزارانی تریش هەن لەوانن کەسەر بۆ بزوتنەوەی بن بەڵام چالاک و دیارەکان باسەکەین ئێمە ئەمە خاڵێکی تر سەبارەت بە و بەڕێزەی کە باسی لە نان بڕینەکەی کردو ژنی ئەنفالە بەڕاستی ئەمە خۆی خودی متمانە نەبوونی ئەو مرۆڤی کوردیە و بە تایبەتی ژنانە لەوەی کە گزارش لە ڕابۆچوونی خۆیان بکەنونە بن بە گیرۆدا ئەگەر ئەو ڕابۆچوونێکی هەیە بڕوای تەواوی پێێتی بۆ ترسێ ئاسی و 1000 کەسی پێژی لەم ڕۆژێ هاتا من بترسم ببڕن ئەمە خۆی لە خۆیان ناڕازبوونێکی تاکی کوردیە بەرامبەر بەوەی کە هەیەی سەبارەت بەم خاتونە ئێرە بمبورە کە باسیەوەی کرد سیاست بۆ پیاوان بڤەیە ئەی بۆ خودی ژنان من هیچ جوابێک ناڵم تەنها سێری ئەم خاتونە بەڕێزانە بکە کە لە حیزب ئۆپۆزیسیۆنەکانن و لە ئاستی پلە باڵاییان و پێشنیاری زۆر باشیان پێ بۆ چارەسەری هەموو ژنان کەوابێ وەڵامیرایە و زۆر سپاس دەست خۆش باشە ماوەی بەرنامەکەم 2 دقەونی و ماوە ئەمەوێ هەر یەکی لە 50 سانیەیە لە 50 سانیە پێم بڵێ چیمەن خان چی بکەین باشە لە 50 سانیە 2 دقەونی و ماوە هەموو ئەندام پەرلەمانەکان لە یەکێتی نەبوون وابزانام سییانیان ئەندام پەرلەمانیان لە ناوێکێتیا بوون هەرچەنە شتێکی ئاساییە ئەوە بە ئاشکرا کۆمەڵی خەڵک لە ناوێکێتیەوە هاتوۆتە دەرەوە یەکێتیش نەبووە سییانیان یەکێتی بوون دوای ئەوە چی بکرێ ئەو هەنگاوانەی بنرێ یەکەم سیستەمی سیاسی چاکسازیەکی باشی تیا بکرێ لە سیستەمی سیاسیە کە هەموو تاکەکان لە ماف و ئەرکا یەکسان بکرێن دووەم بەنسبەت ژنەوە تەنشیئەی ئیجتیماعیان بڵین پەرەپێدانی کۆمەڵایەتی بکرێ وەکو ئەو خشکانە وتیان ڕاستە ژنان معانەتێکیان زۆریان بە ئەرکی ماڵ و مناڵەوە هەیە حکومت پێویستەکە ئەو ژنانی کە ئیشەکەن کە یەنە پێشەوە کەفاەتیان هەیە کۆمەڵێک ئاسانکاریان بۆ بکە کۆمەڵێک دەسەڵاتی سیاسی پێویستەکە کۆمەڵی ئاسانکاری بۆ ئەم ژنانە بکە وەجگە لەوە هوشیاری سیاسی بدرێ بە ژنان ئێمە ژنانی نەخوێنەوار کە ژنانی لادیەکان یا ژنانی نەخوێنەوارن ئەمانە بە تایبەت زۆر ئیهمال دەکرێن ئەمانە مافی دەنگانیان هەیە چۆن ئەو مافیان ممارەسەکەن پێویستەکە ئەمە هوشیاریە کە بێ لە ڕاگەیاندنەکانەوە کە ئەمانەش بەڕاستی بە ئاقارێکی باش بە بەرنامەی حیزبەکان دەنگ بە نەک تەرکیز بکەینە سەر پرۆسی چاکسازی و هوشیارکردنەوەی کۆمەڵگا زۆر سپاس بێ خاڵخان جەنابێت بڵێ وڵایی 50 سانیە زۆر کەمە بۆی تۆ میکانیزمی حل تەڕحکەی بەڕاستی بڵێ ینی بەشێکی زۆرمان بۆ ئەوە تەرخام کردایە بەڕای من ئەبێ پلانێکی نیشتیمانی دابنین کە هەمەلایە نەبێ یەکەمیان بە فعلن بە چاکسازیکردن لە سیستمی بەڕێوەبردننی وڵاتە ئەکرێکە وەکو باسم کرد پرنسیپی هاوڵاتی بوون جێگیر بێ لە وڵاتمانە وڵاتمان زیاتر دیموکراسی بێ ئەو خاڵ یەکەم خاڵی دووهەم ئەوەی پەیوەستە بە ئافرەت خۆیەوە ئەبێ ئێمە وەکو بڵێ تەفعیلی تواناکانی ئافرەت بکەین ئەو توانە شاراوی کە لە ئافرەتە هەیە هەم وعی زیاد بکەین هەم خۆشی ئیقبالی هەبێ بۆی ممارەسی حقوقی خۆی بکە خۆ بەشداری کەلیمەی بەشداری خۆی کەلیمەیە کە ئارەزوومەندانەیە تەوعیە چالاکێکی تەوعیە کەس ناتوانێت بە زۆر پێ بکە ئەگەر خۆی حەزی لەوە نەبێ بچێت دەنگ با خۆ کەس بە زۆر ڕای ناکێشەوی با دەنگ با هەرچەنە یعنی لە وڵاتان هەیە بەداخەوە هەندێک ژن هەیە پیاوان تەکلیفەکەن بچن دەنگیان بۆ با ینی وەکو ئەوی ئەوان لە جیاتیان بیر بکەنەوە ئەبێ ئەم
بیرکردنەوەی لای ژنان پسڕینەوە کە پیاوان بکەن بە نوێنەرانی خۆیان لە هەموو شتێکە خۆشی وەکو کائینێک وەکو مرۆڤێکی چالاکی کۆمەلگا ممارەسەی حقوقی خۆی بکە ئەوە سەبارەت بە ژن خۆی دوای ئەوە کۆمەلگا بێ هەموو مؤسساتەکانی لەگەڵێک هاوکار بن بەڕاستی هەم لە سیستمی خوێندنەوە هەم لە منبەری مزگەوتەکانەوە هەم لە کۆڕوسی منار و کەناڵەکانی ڕاگەیاندنەوە من چی بکەم لە وڵاتێکی وەکو ئێمە ساڵێکیان هاتن مقابلێکیان لەگەڵ من کردێکە لەم کەناڵانەی حیزبەکانی دەسەڵات بەڕاستی کەناڵێکی ئاسمانی بوو لەسەر داوای خۆیان هاتن نەک بە بیوانداری ئێمە بانیانکەین 3 دقە و 30 ثانیە قسەم کرد شەوی 8 مارس هەموو ڕێکخراوەکانی دابەزان بەندەی دانەبەزان لەگەڵ ئەوەی کە پامنێرەکە وتی ئەوە نەمەعجب بوو بە چالاکیەکانی ئێمەوتی ئەمەوە ڤیددیۆتان لێ وەرەگرم و فیلمێکی وەسایقیتان لەسەر دروستەکەم خۆڵ ناگرێ نەمان بینێ و چاپێکەکەدانەوە دەوڵەت و منەظەماتی مجتمعی مەدەنی و اینجا سەحافە و ئیعلام کە ئەبێ هەر یەکیان چەندی خاڵ لەخۆیەگرێ واجباتەکان تەوزیع بکرێن لە ڕاستیا من بە زۆ ناڵم کاتی هاتووە کە ژن خۆی بەراورد نەکا بە پیا و بزانێ ئەو خۆی وەکو بوونەوەرێک تا چەند مرۆڤ سوود لە مرۆڤبوونی خۆی وەرەگرێ و بۆ پێگانەی وەکو ژن هەیەی چۆن ئیسفاداکە وێ خاڵش بزانێت کە پیا و ڕەگەزی تاوکەری ئەوە دوژمنی نییە خاڵێکی تر کاتێکە بڕیارەیە بچێتە ناو بازاڕەکانی کارەوە بزانێ لە بازاڕەکانی کارە بەپی ئەو سپۆڕی کە خۆی هەڵەبژێرە ئەرکەکانیشە و مافەکانی چیە و لێ هاتووی خۆی زیابکە بە دڵنیاییەوە توانێت زۆربەی تەوەرەکان بەرێتەوە بۆ خۆی دەستان خۆش بێ و زۆر سپاسانەکەم هەڵبەتە هیوادارم ئێوەی بینەری بەڕێزیش سوودی گەورەی بینی بێ لەم وتوێژە زۆر سپاس میوانەکانی بەرنمەکەمەکەم نیاز محەممەد فەتاح هەڵسوراوی بواری ژنان بێخاڵ ئەبوو بەکر ئەندامی سەرکردایەتی یەگرتووی ئیسلامی و چیمەن محەممەد ڕەشید هەڵسوراوی بزوتنەوەی گۆڕان هەروەها سپاسی میوانەکانی ستۆدیۆش مەکەم کە ئەرکیان کێشا و ئامادە بوون بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان ئێوەش ئەتوانن لە ڕێگەی ئەو ئیمێڵی کە لەسەر شاشەکە دەرئەچێ پەیوەندیمان پێوە بگرن و هەروەها ڕاو سەرنج و تێبینەکانتانمان بۆ بنێرن هەتاوەکو بەرنامەی داهات و بەکراوەی لە پرسێکی تر ئەدوێن بەخواتان ئەسپێرم شەو شەوگاتان خۆش.